کێشەکە ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێممان لەگەڵدایە. بەڕێز کاگومێد سڵاوی خوا لەبێت، سوپاس بۆم دەرفەتە. دەپرسم کارەبای پارێزگای سلێمانی بۆچی بڕاوە و کێشەکە لە چیدایە؟ سڵاو لەیەوەش دیارەیە دوێنێ بەهۆی ئەو بارگەژیانەی کە لە ناوچەی شەمشەماڵ دروست بوو، وێزگەی سلێمانی غازی لە شەمشەماڵ تەواوی یەکەکانی ڕاگرت لە ترسی لە دوورگرتن لە هەر مەترسیەکە لە وێزگەکە ڕووبدا یان بێتە هۆی ڕووداوی نەخوازراو کە زەرروسیان بە وێزگەکە بێنێ، بۆیە تەواوی بەرهەمەکەی کە نزیک بوو لە 800 مێگاوات بە کاملی ڕاوەستا و بە شێوەیەکی وا کە لە قۆناغەکانی کوژانەوەی یەکەکەیان زۆر بەپەلە دوو یەکەما بوو ئەوانیان بە ئۆتۆ شەتداون، واتە بەبێ ئەوەی کە لە ڕێگەی کۆنتڕۆڵەوە بە ئاگاداری ئەمە زۆر بە خێرایی ئەو دوو یەکان ڕاگرۆز بۆ هۆی کەوتنی یەکەیەکی لە بازیان ئەم بەمە 900 مێگاوات لە ناوچەی سلێمانی لە کار دەرچوو و تەواوی ئەو بەرهەمەی کە لە دووکان و لە دەربەندیخانی شەبوو لە کار دەرچوو و کوژانەوەی گشتی لە ناوچەی سلێمانی ڕۆژە. ڕووداوە ئێمە ئەم حاڵەتە تاکەی بەردەوامە بێت. بەڵێ ئێمە ڕووداوە لە کۆنتڕۆڵ توانیمان هەرچۆنی هەبێ بارودۆخە ئاساییکەینەوە بە گەڕانەوەی ڤۆڵتیە بۆ وێزگەکانی سلێمانی، توانیمان لە دووکان لە دەربەندیخان لە بازیان لە پەنجاوێکی تاسڵوجە ئەوانە هەموو ئەو وێزیانە بخێنەوە گەڕ و بتوانین بەشێکی کارەبا لە هەولێرەوە بەرەو سلێمانی بەڕێ بکەین تا لانی کەمی ناوسەرگرنگەکان شوێنە استراتیجیەکانی بۆ پڕۆژەی ئاو و خەستەخانە و بەشێکی هاونیشتیمانیانیش کارەبای پێ بدرێت. بەڵام لە کاتژمێر شەشی بەیانی نزیک لە شەشی بەیانی دیسانەوە کوژانەوەی گشتی لە سلێمانی ڕوویدا لەبەرەوەی کە ئەو بەرهەمەی کە لە ناوچەکە بوو نەی ئەتوانی خۆی ڕابگرێت، چکۆم وێزگەی سلێمانی غازی لە شەمشەماڵ هێشتا نەگەڕابەوە، ئەوەش وای کرده بوو کە بارودۆخە ناوێژگیر بێ و ئێمە جارێکی تر بە هێمەتی ستافی کۆنتڕۆڵ توانیمان بارودۆخە ئاسایی بکەینەوە و ئێستا چاوەڕێین کەوا ئاگاداریان کردین کە هیچ جۆرە مەترسیت لەسەر شەمشەماڵ نەماوە و ئەوان هەندێک فەقۆساتی خۆیان هەیە ئەیکەن چێکی سیستمەکانی نایترۆجین و غازی سروشتی دەکەنەوە و بڕیارە دوای چەند کاتژمێرێکی تر وردە وردە یەکەکانیان دەستکەنەوە بەکار. بەڵێ واتە کاگومێد بەم زوانە کارەبای سلێمانی ینی ئەو گرفتە ئەو شەتداون عامەی کە کراوە لە وێزگەی کارۆغازی شەمشەماڵ پێشبینی دەکەن یان بەڵێندراوە کە بەم زوانە بخرێتەوە ئیش؟ بەڵێ ئێمە هەر شەوێ لەگەڵ بەڕێز قایمخانی شەمشەماڵ و ستافی ئێمە لە کۆنتڕۆڵ جەنابی بریکاری وەزیر و بەڕێوەبەرە گشتەکان هەموو لە کۆنتڕۆڵەوە لەسەر خەت بووین لەگەڵ وێزگەی سلێمانی غازی و ئەمڕۆ دەستەکەن ناڵێن بە چەکردنەوەی سیستمی نایترۆجین و غازی سروشتی بۆی کە بزانن ئەگە هەگرستی هەبێت چارەسەری کەن و دوایەوەی کە ئەو پەحسانە تەواو بوو دەستەکەنەوە بە کارکردنەوەی یەکەکان. بەڵێ بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێم کە ڕاستەوخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان بووی، سوپاس بۆ زانیاریەکانت.